سەلەبەیانی 23 ئەیاری 2021 هاوڕێ سالار جەبار ناسراو بە سالاری ئاسنگەر کرێکاری کۆمونیست و سیمای خۆشەویستی نێو هەڵسوڕاوانی بەزوتنەوەی ئازادیخوازی و یەکسانیخوازی کوردستان و ئەندامی کۆمیتەی سلێمانی حەزبی کۆمونیستی کرێکاری کوردستان بۆ هەتایە چاوەکانی لێگناو ماڵ ئاوایی لێکردین. هاوڕێ سالار جەبار هەڵسوڕاوێکی کۆمونیستی ماندوو نەناس و خەباتکارێکی ڕێگەی ئازادی و یەکسانی چینی کرێکار و سەرجەم جەماوەری چەوساوە بوو کە هەر لە سەرەتای تەمەنی لاوێتیەوە پەیوەندی دەکات بە گروپ و ڕێکخراوە کۆمونیستی و چەپەکانەوە و خەباتی خۆی دژی ڕژێمی سەددام لە چوارچێوەی خەباتی بزوتنەوەی چەپ و کۆمونیستیدا بەرەو پێش دەبات. هەمیشە بە شلگیرانە و ئومێدەوە بەرەو پیری کار و چالاکیەکان چووە. لە ڕاپەڕینی ساڵی 1990دا یەکێک بووە لە بەشداربووانی ڕاپەڕین و دواتریش هەڵسوڕاوێکی چالاکی شوراکان و بزوتنەوەی شورایی بوو لە شاری سلێمانی. دوای پێکهاتنی حەزبی کۆمونیستی کرێکاری عێراق چالاکی سیاسی و کۆمونیستی خۆی لە چوارچێوەی حیزبدا درێژە پێدا و هاوکات یەکێک بوو لە هەڵسوڕاوانی کۆمونیست کە لە ناو پیشەوەراندا کار و چالاکی جەماوری و سیاسی دەکرد. هەمیشە وەک کادرێکی عەمەلی لەو شوێنەدا کە حیزبەکەی پێویستی پێی هەبوو ئامادە بوو. دوای پێکهاتنی حەزبی کۆمونیستی کرێکاری کوردستان هاوڕێ سالار چالاکی سیاسی و ڕێکخراوەی خۆی لە ناو ئەم حیزبەدا درێژە پێدا و لە سەرجەم چالاکیەکانی حیزبدا دەورێکی بەرچاوی هەبوو. لە کۆنگرەی سێمی حیزبدا دەبێتە ئەندامی یەدەکی کۆمیتەی ناوەندی. لە خەباتی جەماوەری و ناڕەزایەتیەکانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و مامۆستایان و فەرمانبەراندا هەمیشە لە ڕیزی پێشەوە بووە. جەسارەت و پەیگیری هاوڕێ سالار بۆ ئامانجە یەکسانی خواز و ئینسانیەکانی ئامادەیی لە هەرچی جموجۆڵێکی ڕەوای جەماوەریدا ئەوی لە ناو هاوڕێ و دۆستەکانیدا خۆشەویست کردبوو. لە جوڵانەوەی حەڤەی شوباتی ساڵی 2011 هات لە مەیدانی جەماوەر لە دژی دەسەڵاتی بنەماڵەیی کوردایەتی هاوڕێ سالار ڕۆڵێکی کارای هەبووە و یەکێک بووە لە ئەندامی ئەنجومەنی سەرای ئازادی و پەیگیر لەسەر داخوازی و ئامانجەکانی ئەم بزوتنەوەیە ڕاوەستا بوو. هەروەها بەردەوام ئامادە بووە لە چالاکیە مرۆڤدۆستەکانی حزب و ڕێکخراوە ڕادیکاڵ و مرۆڤدۆستەکان و بزوتنەوە جەماوەریەکاندا بەشداری کردووە و پشتیوانی کارەکانیانی کردووە. لەو چالاکیانەی کە سەنتەری بەرگری لە مافەکانی مناڵان و گروپی هانا بۆ کۆمەک بە ئاوارەکان و فەدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عێراقی و چەندین ڕێکخراوی دیکە ئەنجامیان داوە بەشداری جدی و چالاکانی هەبووە. هاوڕێ سالار سیمای ناسراوی چالاکیەکانی 8 مارس و یەکی ئەیارەکانی زۆرێک لە خۆپیشاندانەکانی شاری سلێمانی بوو. هەروەها یەکێک بوو لە ئەندامە چالاکەکانی تۆڕی هاوکاری کۆمەڵایەتی لە سلێمانی کە خۆبەخشانە و لە خۆبردوانە دەستی هاوکاری و کۆمەکیان بۆ خەڵکانێک کە پێویستیان پێبووە ڕاکێشاوە. هاوڕێ سالار لە دژی دەسەڵاتی گەندەڵکاران و بۆ داکۆچی لە ماف و ئازادیەکانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و بەدیهێنانی ئازادی و یەکسانی هەڵسوڕا و جەسوور بووە و بەم هۆیەشەوە گەلێک جار لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی دەسەڵاتەوە دەستگیر کراوە. بەداخەوە دوای تەمەنێکی پڕ لە هەوڵ و تێکۆشان لە پێناو ئازادی و یەکسانی و مافەکانی خەڵکی کرێکار و زەحمەتکێشدا بەهۆی نەخۆشیەکی کلوپڕەوە سەرلەبەیانی 23 ئەیار ئێمەی بۆ هەتایە جێهێشت و ئازارێکی قوڵی لە ناخماندا دروست کرد. ئێمە سەرخۆشی لە ناسکی هاوسەری و
مناڵەکانی و لا کەسوکاری و لا هەموو هاوڕێ و دۆستانی هاوڕێ سالار و لە خۆمان دەکەین و لەم کۆسپەدا بەشداری خۆمان بە بەشداری خەمیان دەزانین. یاد و بیرەوەریەکانی هاوڕێ سالار لە ناو ویژدانماندا بە زیندویی دەهێڵینەوە. ئازیزان، کۆمەڵێک لێدوانمان لە هاوڕێیان و هاوخەباتانی هاوڕێ سالاری ئاسنگەر وەرگتووە کە گۆشەیەک لە خەبات و چالاکی و یادەوەریان لەگەڵ هاوڕێ سالار باس دەکەن. فەرموون گوێبیستی بن. ڕۆژی 23 مانگە بزوتنەوەی کۆمۆنیزمی کرێکاری و حیزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستان و بەرەی ئازادی خوازە بۆ یەکسانی خواز و پێشکەوتوی کۆمەلگا بەڕێی ناڕەزایەتی لە دژی هەڵاواردن و چەسانەوە و نایەکسانی چینایەتی یەکێک لە باشترین هەڵسوڕا و بێدرێخترین و لە خۆبردووترین هەڵسوڕاوەکانی خۆی لە دەستدا کە هاوڕێ سالاری ئاسنگەر بوو. زۆر زەحمەتە لێرە بەدووە بتوانی تەسەوری ئەوە بکەیت کە لە ڕێزی پێشەوەی خۆپیشاندان و هاتنە مەیدانی مامۆسایان بۆ گێڕانەوەی موچە دواخراوەکانیان سالاری ئاسنگەر لە ڕێزی پێشەوە نەبینی. زۆر زەحمەتە تیمی مەراسیمە ئایاریەکان بە شار و گەڕک و کۆڵانەکانە بگەڕێن و سالار لە ڕیزی پێشەوەیان نەبینی. زۆر زەحمەتە تیمەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ هاوکاریکردن و بەهاناوەچوونی خەڵکی دەستەم و بێدەرەتان بڕۆن و هاوڕێ سالاری ئاسنگەر لە ڕیزی پێشەوە لە نێویانە نەبینی. سالاری ئاسنگەر لە هەموو جێگەیە بوو، لە هەر شوێنێک چەسانەوەی چینایەتی ببوایە، لە هەر شوێنێک تەحقیر و سوکایەتی بەژنان ببوایە، لە هەر شوێنێک دەنگ هەڵببڕایە بۆ بەدەستهێنانی کرێکاران بۆ بردنەسەری ئاستی ژیانیان، بۆ پاراستنی حرمەت و کەرامەتی مناڵان، بۆ کۆمەلگایەکی ئازاد و یەکسان و خۆشگوزەران سالاری ئاسنگەر بە لە ڕیزی پێشەوە کەمتر ڕازی نەبوو. بە درێژایی تەمەنێک کە بووی ژیانی تەرخان کردبوو بۆی کە لە نێو بزوتنەوەیەکی جەماوەری ئازادی خواز یەکسانی خوازە بێت کە بتوانێت کۆمەلگا بگەڕێنێتەوە بۆ دەستی خاوەنانی ئەسڵی خۆی. سالاری ئاسنگەر بەتوانایەک کە بووی بۆ کۆکردنەوەی خەڵک، بەتوانایەک بووی بۆ کاریگەری دانان لەسەر دەور و پشتی، بە دڵسۆزیەک کە بووی بۆ دەوروبەرەکەی، بە ئینسان دۆستیە کە هەیبوو، بە جەسارەتێکی شۆڕژگێڕانە کە بووی، بە لە خۆبردوویەکەوە کە بووی، توانی بووی سەرنجی هەموو دەوروبەرەکەی بەلای خۆی ڕابکێشێ. گەڕێکی خەبات دراوسەکانی یەکێ لە دۆستە زۆر نزیکەکان و ئینسانە خەمخۆرەکانی خۆیان لە دەور و پشتیان بوو لە دەستدا. حزبی کۆمۆنیست یەکێ لە باشترین کادرەکانی خۆی لە دەستدا. خەڵکی سلێمانی یەکێ لە باشترین ئینسانەکان کە خەمی جادە و کۆڵانی بوو، خەمی بیئەی ئەو شارەی بوو، خەمی ئاوهەوای ئەو شارەی بوو، خەمی مناڵەکانی ئەو شارەی بوو، خەمی ژنانی ئەو شارەی بوو، خەمی مامۆسایانی ئەو شارەی بوو. هەر بۆیە لە هەموو خۆپیشاندان و نەبەردێکی چینایەتیە سالاری ئاسنگەر لە ڕیزی پێشەوەی بوو. هەر بۆیە لە بزوتنەوەی هەفتەی شوبات و ڕۆژانی دواییە زۆر بە خێرایی لە ڕیزی پێشەوەی خۆپیشاندانەکان دەرکەوت و بوو بە یەکێک لە ئەندامانی ئەنجومەنی باڵای سەرای ئازادی. کاتێک ئێمە لەوێ سخۆنڕانیمانەکە بێژگەل لەوەی کە بە چاوێکی وردەوە خەریکی سازماندان و ڕێخستنی خۆپیشاندانەکان بوو و هاوکاتیش چاوی بڕی بۆ هاوڕێیانی دەوروبەری و لە بەرچاوگرتن و بە هەڵگرتنی مەسئولیەتی ئەمنیەتی جانی هاوڕێیانی دەوروبەری زۆر بە وردی چاوەڕوانی و چاوەدێری پیاوانی ڕژێن و هەردوو دەسەڵاتی یەکێتی و پارتیە کرد. بەڕاستی لە دەستدانی سالاری ئاسنگەر یەکێ لە خەسارەتێکی ئێجگار گەورەی بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان، بزوتنەوەی ناڕەزایەتی خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە کوردستان بوو. جێگاکەی زۆر بە زەحمەت دەتوان لێ پڕ بکرێتەوە. ئێمە تەحەملی ئەم کۆسە گەورەیەکەین بە جێژەدان بە ڕێگاکەی ڕێزی لێگرین، بەرز و بەڕێز بێ یادی هاوڕێ سالاری ئاسنگەر، بەرز و بەڕێز بێ ئەو ئاڵایی کە ئەو بەدەستیەوە بوو کە تاوەکوی ئێستاش ئەشەکێتەوە لە دیوار و کۆڵان و کوچەکانی شاری سلێمانی. بەرز و بەڕێز بێ یادی هاوڕێ سالاری ئاسنگەر و تەواوی گیان بەخت کردوانی ڕێگەی ئازادی و یەکسانی و خۆشگوزەرانی تەواوی ئینسانەکە. بەداخەوە سەر لەبانی ڕۆژی 23 ئایار کاتێک ئاگاداری ئەوە بووم کە هاوڕێ سالار ماڵ ئەوەی یەکجاری لێکردین ئازارێکی واچووە دڵمەوە سەرڕای ئەوەی کە خۆم تازە نەشتەرگەریم بۆ کرابوو و ئازارێکی زۆرم هەبوو. هەموو ئازارەکانی خۆم بەم هەواڵە هەموو ئازارەکانی خۆم لەبیر چووەوە. ئەخر هاوڕێ سالار
بۆ من زۆر جیاواز بوو ئەو پشت و پەنای من بوو هەموو کاتێکە دەڕۆشمەوە بۆ کوردستان لەگەڵ هاوڕێ سالار پێکەوە کارەکانمان ئەنجام دەدا بیرم نایەت کاتێک چوو بێتم بۆ کارێک بەبێ هاوڕێ سالار بەڕاستی هاوڕێ سالار قڵایەک بوو من هاوڕێ سالار هەسوڕاوێکی کۆمۆنیستی ماندوونەناس و خەباتکارێکی ڕێگای ئازادی و یەکسانی چینی کرێکار و سەرجەماوەری چاوساوە بوو کۆمۆنیستێکی چست و چالاک پڕ لە وزە هەمیشە لە نێو خەبات و تێکۆشانی بەری کرێکاران و هەژارانی کوردستانە بووە لە هەموو خۆپیشاندان و ناڕەزایەتێکدا بەشدار دەبوو دەوری بەرچاوی هەبوو هاوڕێ سالار لە هەر شوێنەی خەڵکی هەژاری کوردستان ناڕەزایەتیان دەبڕایە ئەو لە پێشی پێشەوە بوو و تافی دژی دەسڵات دەدا لە حەڤەی شوبات هەموو ڕۆژە هاوڕێ سالار لە سەرای ئازادی بوو ئەو ئەندامی ئەنجومەنی سەرای ئازادی بوو لە خۆپیشاندانی مامۆسایان هەمیشە لە ڕیزی پێشەوە بوو کاتێک کرێکاران بۆ مافەکانیان دەهاتنە سەر شقام هاوڕێ سالار لە تەنیشتیانەوە دەوەستا دەتوانین بەگشتی بڵێن هاوڕێ سالار لە هەموو شوێنێ بوو لە هەر شوێنێ فرمێسکی منداڵێکی برسی هەبوایە ئەو لێوێ بوو هاوڕێ سالار کەسێکی تابڵەی وریا بوو لە شوێنی خۆیدا زۆر بە خێرایی دەیزانی چۆن وەڵام دەداتەوە و چۆن کارەکانی ڕادەپڕێنێت جارێک لە بازاڕە گڵوپێ بووین لەسەر هەڵبژاردن بۆ پەرلەمانی کوردستان کارمان دەکرد خەڵکمان هاندەدا بۆ ئەوەی بایکۆتی هەڵبژاردن بکەن نەبن بە کەسانێک کە بەدەنگی ئەوان ئەو دەسڵاتە گەندە لە شەرعێ وەرگرێتەوە لە سەرای ئازادی کۆمەڵی مەدەنی داوای ناسنامەیان لە هاوڕێ سالار کرد هاوڕێ سالار ناسنامەکەی دەرهێنا و وتیەوە ناسنامەی منە من نایدەم بە ئێوە پێشەوە ئێوە ناسنامەکانم بنێ بزانم ئێوە کێن کەوا داوای ناسنامە لە من دەکەن بە شێوەیەکی وە ئەوانەی ئیحراج کرد کە نەیانزانی چۆن قوتاریان بێ لە دەستی و بە زووی ئەو ناوایان چۆڵ کرد هاوڕێ سالار بەحەق کۆمۆنیست بوو لای سالار کۆمۆنیست زۆر ئاسان بوو دەیوت لە کۆمەلگادا ئەوەنە سەرۆت و سامان هەیە بەشی هەمومان بکات بە مەرجێک ئەگەر بە یەکسانیدا بەشکرێ بە سەرمان ئەوەی کە ناهێڵێتەوە سەرمایەداران و خەزانپەرستان و دەسڵاتەکانیانە کە پشتیوانیان دەکەن لەگەرەوە ئەوان لێمان گەڕێ ئەو سەرۆت و سامانی کە لەم کۆمەلگا هەیە بە شێوەیەکی یەکسان بەشی هەمومان دەکات بە مەرگی ناوەختی سالاری ئاسنگەر ئەستێرەیەکی درۆشەوەی بزوتنەوەی ناڕەزاتی کرێکاران و زەحمەتکێشان کوردستان خامۆش بوو مەرگی ناوەختی هاوڕێ سالار خەسارەتێکی گەورەیە لە هەمووان سەرەتا لە خێزانە خۆشەویستەکەی و کەسوکارەکەی و هەروەها لە حیزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستان و دەتوانم بڵێم لە تەواوی بزوتنەوەی کرێکاری و کۆمۆنیستی لە کوردستان و عێراقدا لە ناخەوە سەرخۆشی خۆم ئاڕاستەی هاوسەر و منداڵ و خوشک و براکان و تەواوی ئەندامانی حیزب و خێزانەکەی و هاوڕێیانی لە حیزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستان و بزنەوەی کۆمۆنیستی بەگشتی دەکەم یادی هاوڕێ سالار و خەباتەکەی لە دڵماندایە بە زیندوی دەمێنێتەوە بەرز و بەڕێز بێ یادی هاوڕێ سالاری ئاسنگەر هاوڕێ سالاری ئازیز هاوڕێ سالاری ئاسنگەر ئەو قەڵغانە بتەوە بوو کە بە حزوری ئەو لە مەیدانی ناڕەزایەتی جەماوەریەکاندا بێوری و ئازایەتی پێدەبەخشی فێری هاوکاری و ئامادەباشی و پێکەوەبوونی دەکردم ڕۆڵی سالاری ئازیز لە مەیداندا بۆ تێکۆشان لە پێناو گەشەکردنی خەباتی کرێکاریدا هیچ دوودڵی وەستانەوەیەکی نەدەزانی بەردەوام پڕکار و جوش و خرۆش بوو ئەوینی سەرکەوتنی شۆڕشێک بوو بۆ یەکسانی ئینسانەکان و نهێشتنی هەر جۆرە چەوسانەوەیکی ئینسان لەلایەن ئینسانەوە ئەو پەڕی ئینسان دۆست و خەباتگیارە پەیگیر بوو لە ئازادی پەیگیر بوو لە یەکسانی مرگی هاوڕێ سالار کەلێنێکی گەورەیە ئەوەی بۆ من دەمێنێتەوە ئەزمموی خۆشەویستی و یەکسانی و ئینسان دۆستیە پەیمان دەدەین بە هاوڕێ سالاری ئاسنگەر و هەموو هاوڕێکانمان کە لە پێناو ئەو خەباتەدا تێکوشاون و گیانیان بەخت کردووە لەسەر ڕێگاکەیان بەردەوام دەبین هەتا هێنانەدی سۆشیالیزم هاوڕێ سالار یەکێ بوو لەو ئینسانە تێکۆشەرانەی کە بەشێکی زۆر لە ژیانی خۆی تەرخان کردبوو بۆ خزمەتی کرێکاران و بزوتنەوەی کرێکاری و بەردەوام لەسەر ماف و خواستەکانی کرێکاران و پیشەوەران هەڵی داوەتێ
و لە ریزی پێشەوە بۆ وەڕێخەری زۆرێک لە بزوتنەوەی ناڕزایەتیەکان بووە. سالاری ئاسنگەر یەکێ بووە لەو تێکۆشەرانەی کە 16 مانگ پێش ئەوەی کە جەماوەری ناڕازی لە کوردستان لە حەڤەی شوباتە بێنە مەیدان 16 مانگ ئەو لە مەیدانە لەگەڵ هاوڕێیان خەسرە و نەوزەر بابان و چەند هاوڕێشی تر بانگەوازیان کرد بۆ خەڵک لەسەر ئەو ڕووداوەی تونس هەڵیاندایە و خەڵکیان هێنایە مەیدان. سالاری ئاسنگەر لە یەکەمین ڕۆژی دەستپێکردنی ناڕەزایەتی جەماوەری لە حەڤەی شوبات تا ئاخر ڕۆژەکانی وەک ئەندامێکی ئەنجومەنی سەرای ئازادی لە مەیدانا بووە و لە تەواوی تەزاوراتەکان کە لە شاری سلێمانی هەبووە لە ریزی پێشەوە بووە و بۆ یەک ڕۆژیشدا نەبڕاوە. ئەو هاوڕێ تێکۆشەرە یەکێ بووە لەو هەرسوڕاوە ئەمەلیانەی کە لە ڕۆژنامەی دەنگی کرێکارە بەردەوام هاوکارمان بووە لە ڕیزی پێشەوە بووە بۆ دابەشکردن و گەیاندنی ڕۆژنامەکەش بۆ کارگەکان هەمیشە بەشداری هەبووە و دەخاڵەتی کردووە. بەڕاستی هاوڕێ سالار یەکێ بۆ کە ئەمێ بڵێم جێگاکەی خاڵیە و هیچ کام لە ئێمە ناتوانین جێگای ئەو پڕکەینەوە لە ناو ئەو بزوتنەوەیەوە. من بە ناوی ڕۆژنامەی دەنگی کرێکار و ستافی دەنگی کرێکار پرسە و سەرخۆشی خۆم بۆ کەسوکار و خانەوادەی هاوڕێ سالار و هەموو دۆستان و ڕەفیقانی هاوڕێ سالار ڕاگەێنم و ئێمە لە پاڵ ئەوانین و هاوکار و هاوخەمی هەمویانین و ئەو بەسەرهاتە بەڕاستی دڵتەزێنە ئەوەنگەی لە کەسوکاری ڕۆیشتووە ئەوەنگەش لە بزوتنەوەی کرێکاری و خەڵکی ئازادی خواز ڕۆیشتووە. ئەگەر متابعە بکەن بەڕاستی فەیسبووکی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە سەر تاسەری دنیاوە خەم و ماتەمینی دەرەبڕن بۆ ئەو هاوڕێیە، ئەوەی کە لە نێزیکەوە ناسیبێتی و ئەوەی کە دۆستی بزوتنەوەی کرێکاری و دڵی بە کرێکاران بسووتێ. هیوادارم کە ئێمە بزوتنەوەی کرێکاری و خەڵکی ئازادی خواز بتوانین درێژە بە ئەو خەباتە بدەین کە ئەوەی کرد و هەمیشە وەک ڕابەرێکی مەیدانی ئێمە حزورمان هەبێ و بەتەنگ یەکتریەوە بین. سەری ڕێزداناوێن بۆ گیان لە دەزانی هاوڕێ سالار جەبار کە ناسرا بە سالاری ئاسنگەر. هاوڕێ سالار جەبار بەس هاوڕێی ناو بزوتنەوەی کۆمونیستی کرێکاری کوردستانم نەبوو، ناو حیزبم نەبوو، بەڵکو هاوڕێی هەمیشەیش بوو و هاوڕێی هەموو ئەو ڕێکخراوە گروپانە بوو کە پێکمان هێنا کە دەست بەکار وتیانە وا قەرار بوو لەم ڕێگایانەوە بتوانین خزمەتێ بە ئینسان بێ، هەروەکو بزوتنەوەی ژنان، سەردەری بەرگری لە مافەکانی ناڵار، گروپی هانا کە کاری چەند ساڵەمان بوو بۆ کۆمەکردن بە ئاوارەکان سووریا، موسڵ، شەنگال، تەلعەفەر، هەموو ئەو ناوچانی کەوتون لەژێر دەسەڵاتی دڕندەی دەوڵەتی ئیسلامی لە شام و لە عێراق کە پیانەوە داعش کۆمەکەکانمان کۆوە کردەوە و کۆمەکەکانمان بەوە هەموو کەمپەکان بۆ هەموو شار و شارۆچکەکان دەبێت لەگە هاوڕێ سالار. هاوڕێ سالار بێ ئەوەی دواکەوت بێ لە مەیدانەکاندا هەمیشە لە خەباتان بوو، هەر
لە بزوتنەوەی سەربەخۆی کوردستانە کارێکی بێوچانی کرد لە تۆڕی هاوکاری کۆمەڵایەتیەکە ئێستاش بەردەوامی کە جێدەسی دیارە کە چەندین ماڵی هەژار و کەمتەرامەتی بەسەر کردوەوە لەلایەن ئەو کۆمەکانی کە بەدەستی بکەیشت و دابەشی کردەوە بەسەریاندا. نمونەیەکی زیندووە لە مێژووی خەباتی چەندین ساڵەی مێژووی هاورێ سالار، تەمەنی هاورێ سالار ڕوویدا. هاورێ سالار نزیکەی بە 35 ساڵ زیاترە لەم بزوتنەوەیە خەبات دەکات. بەداخەوە بۆ گیان دەزانی هاورێ سالار هاوڕێی هەمیشەییشم لە دەرەوەی بزوتنەوەکە و لە دەرەوەی ئەو ڕێکخراوانش ڕۆژانە ئەگەر یەکترمان نەدیایە تامەزرۆ بوون بە یەکتری زۆر بەداخەوە. ئیتر ناتوانێت ئینسان ناتوانێت لە چەند خولەکێکا بتوانێت مێژووی تەمەنی ئینسانێک بەیانکە. مێژوویەکی بۆ خۆی تۆمار کرد، لەوانەیە بڵێم ئێمەش ئاوە دەخوازیین ئەو مێژۆمان پێ بکرێت تا سەری ڕێزانە لەوێنم بۆ گیان لە دەزانی ناوادەی هاوڕێ سالار جەبار بە بۆنەی لە دەستدانی ژیانی هاوڕێمان، هاوڕێ ئازیزمان، هاوڕێ سالار ئاسنگەر، پێم باشە لەم چەند ساڵانەی کە پێکەوە بووین وەکو کار و خەبات و چالاکی وە وەکو یادگاریەک کە پێکەوە لەگەڵ کۆمەڵی هاوڕێی جەسوور و نەبەرد کە چالاکیمان کردووە، ئەو چالاکیانەی کە هاوڕێ سالاری ئاسنگەر پێکەوە ئیشمان کردووە ئیشارەتی پێبەم. هێکێ لەوانەی کە کاتی خۆی لە بزوتنەوەی دژی هەژاری کە لە ئەنجامی شەڕ و نابەرابەریە کە لە منتیقە لە وڵاتی ئێمە ڕوویدا، کە ئاوارەبوونێکی زۆر ڕوویدا و ئێمە ئەم بزوتنەوەیمان پێکهێنا، بزوتنەوەی دژی هەژاری، بۆ کۆمەکردن بەو ئاوارانی کە لە دەرەوە لە جنوب و بڵێن بۆ لە سووریاوە هاتنە کوردستان. ئەکە لەو کەسانی کە کاری تیا کرد و هەوڵی داوە کۆمەکی کرد بەمانە هاوڕێ سالاری ئاسنگەر بوو کە زۆر بە دڵێکی فراوانەوە لەگەڵمانە هات و هیچ هینێکتیانە بوو کاتە تەلەفۆنت بۆ کرد بێ ئەوەی یعنی بۆ وەستێ ئامادەی خۆی دەرەبڕین و لە زۆر بواری ترە و لە زۆر مەیدانی ترە و لە زۆر خۆناغی ترە کە ئیشمان دەکرد. یەکێتر لەوانەی کە بۆ نمونە لە جەریدەی دەنگی کرێکارەکە ئێمە کە دەرەچوو ئەو ئامادەی هەبوو کە بێت بۆ معمەلەکان ئەو شوێنانی کە کرێکاری تیا بوو یەکسەر لەگەڵمان ئامادە بوو بۆ بڵاوکردنەوەی جەریدەی دەنگی کرێکار. و کاتێ تریش کە مێسکتابی حیزبمان دەکرد بۆ بڵاوکردنەوەی بڵاوکراوەکانی حیزب و بەیانی حیزب، هاوڕێ سالاری ئاسنگەر زۆر بە گەرم و دڵپڕ لە هیوا ئامادەیی هەبوو کە ئەم کارە و ئەم چالاکیە بە ئەنجام بگەێنێ. زۆر بەداخەوەی کە هاوڕێ سالارمان لەدەستدا وە پرسە و سەرخۆشی خۆم لە هاوڕێیان و لە کەسوکار و خانەوادەکەی دەردەبڕم. سالاری ئاسنگەر مرۆڤێکی سادە و جوان و بە ئەمەک بوو، مرۆڤێک بوو کە لە تەواوی ژیانیا تەسەوەر ناکەم دڵی کەسێکی ڕەنجان بێ. سالاری ئاسنگەر خۆشەویستی هەمووان بوو، کەسێکی بە ئەمەک بوو، کەسێک بوو کە هیچ کاتێک بوو هەر کارێک پێمان وتوێت نەخێری نەبووە. سالار هەمیشە لە خزمەتی خەڵکی فەقیر و هەژار بووە. بەداخەوە بۆ هاوڕێ سالار کە لە ئێمە ڕۆیشت، لە کەسوکاری ڕۆیشت، مرۆڤێک بوو هیچ کاتێک وشەی نەخێری بەرامبەر بە ئێمە بەکارنێناوە بوو هەر کارێک پێمان وتوێت، هەر کاتێک بوو بێت، شەو بێت، بەیانی بێت، پەیوەندیمان پێوە کردبێت نەیوتووە نەخێر.
هاوڕێ سالار کاتێک کە من سیارەکەم خراپ بوو یعنی پەیوەندیم پێوە پێڕوتم هاوڕێ سالار بۆ چەند کارێک پێویستم بە سیارەکەدا کە زۆر کۆمەکی تۆڕەکانی هاوکاری کۆمەڵایەتی کرد هیچ کاتێک نەیوت نەخێر هەمیشە بە خۆی بە ماڵی بە سیارەی لە خزمەتی خەڵکی فەقیر و هەژار بووە هەر کاتێک پەیوەندیم پێوە کردە کاک سالار ماڵێک هەیە لە فڵانە شوێنە با بچین سەردانی بکەین بزانین چیان پێویستەوە توانین چیان بۆ بکەین بەردەوام ئامادە بوو لەگەڵمانە ئەهاو بۆ ئەو شوێنانە پەیوەندیم پێوە کردایە کاک سالار ئەمە ماڵێک هەیە پێویستیان بەم کۆمەکانەیە وەرە با بڕۆین بێتەوە بیگەین بەدەستیان یان خۆت بڕۆ بیگەێنە بەدەستیان هەمیشە ئەڕۆیشت کاک سالار پشت و پەناو بوو ئێمە بەڕاستی مرۆڤێک بوو هیچ کاتێک تا ئەو لە ژیانە بوو هەستمان ناکرد پشتمان خاڵیە پشتمان سۆڵە هەر کات پەیوەندیمان پێوە کردایە ئەو لە پێشەوە بوو کاک سالار لە سەرەتای ژیانیەوە کە کاری کردووە هەمیشە کاری بۆ دادپەروەری بۆ یەکسانی نێوان مرۆڤەکان بۆ نێشتنی نادادی لە کۆمەڵگەیە هەوڵیەوە لە هەر ناڕەزایەتیەکە لە کۆمەڵگەی کوردستانە هەبوو بێت لە سلێمانی لە هەر شارێکی تر لە بیرما لە سێسایق لە هەڵەبجا لە هەر شوێنێک کە خۆپشاندان بوو بێت کاک سالار بواری هەبوو بێت خۆی گەیاندۆتە ئەو شوێنە و بەشداری کردووە لەو خۆپشاندان و ناڕەزایەتیانەیە هەر ناڕەزایەتیەک بەرامبەر بە نادادپەروەری و بەرامبەر بە نائەدالەتی لە کۆمەڵگەیە هەبوو بێت کاک سالار لە پێشەوەی ئەو ناڕەزایەتیانەیە بووە زۆر بەداخەوە بۆ کاک سالار کە ئەمڕۆ لە ناومانە نەماوە باشترین وەفا بۆ ئێمە کە وەفایەکمان بۆ ئەو مرۆڤە گەورە و خۆشەویستە و سادەیە بمێنێت ئیدامە بە ڕێبازەکەی بین ئێمەش لێرەوە هەوڵ بڕیارەی کە بە هیچ شێوەیەک ئەو هەوڵانەی کە هاوڕێ سالار لە ماوەی ژیانیە هەیبوو بۆ پشتیوانی لە خەڵکی فەقیر و هەژار بۆ نادادپەروەری بۆ ئازادی بۆ یەکسانی درێژە پێ بدەین بە بۆنەی گیان لە دەستانی هاوڕێی خۆشەویستمان هاوڕێ سالار کە ناسراوە بە سالاری ئاسنگەر هاوڕێ سالار وەکو هەم هاوڕێکی شەخسی وەکو هاوڕێیەکی حیزبیش جێگەی و مەکانەتێکی زۆر کاریگەرە هەیە هەبوو ئەتوانین بڵین کە ڕەمزی بەرخوردان و تێکۆشانی چەندین ساڵە بۆ کە زیاتر لە 25 ساڵە من هاوڕێ سالار ئەناسم کە هەمیشە لە ریزی پێشەوەی ناڕەزایەتەکانی خەڵکی کوردستانە بووە ئەگەر تەماشای مێژوویەک یاخود لاپەڕێک لە مێژووی بکەین ئەبینین هەموو ڕۆژەکانی ڕۆژی پرشنگدار و تێکۆشان بووە لە هەمیشە لە بەرەی کرێکاران و زەحمەت کێشانی کوردستانە بووە بە تایبەتی لە ناڕەزایەتەکانی حەڤەی شوڵات کە دەورە و ڕۆڵێکی کاریگەری هەبووە لە ئەنجومەنی سەرای ئازادیە ڕۆڵی کاریگەری هەبووە کە ئەو کەسانی کە لێوێ بوون هەمووی شاهیدی ئەوەی بۆ ئەدەن کە چ ڕۆڵێکی بەرجەستەی هەبووە هاوڕێ سالار بەدەر لەوەی کە کەسێکی ئازادی خواز و یەکسانی خواز بووە کەسێکی ڕۆحسوک و هەمیشە لەوەیە بووە کە لەشێکی سووکی هەبووە بۆ هەموو کار و چالاکیە کە لەگەڵمانە بووە هیچ کاتێک ڕۆژە لە ڕۆژان ئەرچێکی سپێسپێرا بێ یاخود دوێنێ هەمیشە بەگەشت بینیەوە هەمیشە زۆر بە کەسێکی ڕۆحسوکین بووە کە توانوێتی ئەنجامی بات بۆیە لە دەستانی هاوڕێ سالار خەسارەتێکی گەورە بووە هەم لە حیزب وەکو هەم هاوڕێی شەخسی هەر هەمومان و ئەتوانم بڵێم جێگاکەی زۆر بە زەحمەت پڕە بێتەوە ومێ دەکەم کە هاوڕێکانمان ئەو جێگای پڕکەینەوە و لە کۆتاییە پرسە سەرخۆشی خۆم بۆ خانەوادەکەی و بە تایبەتی ناسکی هاوسەری و مناڵە چاوگەشەکانی و ئومێ دەکەم کە دوانە خۆشیان بێت. ئازیزان
وەک گوێبیستی بوون هاوڕێ سالار بەردەوام لە ڕیزی پێشەوەی ناڕەزایەتیەکان و خەباتی جەماوەریدا بوو و دەور و نەخشی بووە و جێگەی ئومێدی هاوڕێیان و هەڵسوڕەوانی ئەم مەیدانە بووە. با لێرەدا گوێبیستی وتەیەکی هاوڕێ سالاری ئاسنگەر بین کە لە کۆنگرەی سێهەمی حزبی کۆمونیستی کرێکاری کوردستاندا لە نیسانی 2012دا پێشکەشی کرد کە تێیدا ئومێدی ئەو بە گۆڕانکاری و بەدەستهێنانی ئازادی و خەبات لە پێناویدا دەخاتە ڕوو. ئەم کاتان باش زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. خۆشبەختانە زۆر گەشتبینم بەم کۆنگرەیە و زۆر باز لە ئازادی و ئازادیبوون لە کوردستان هەیە. بەوە خۆشبەختم ئەم حیزبە دەسەڵاتم ئازادی نەیەوەتە کە ئەم کۆنگرێ بە عەلەنی بدرێ. ئەم حیزبە ئەم مافەی خۆی لە دەسەڵاتی وەرگرتووە. با لەمە تێبێت. تایید بۆ قسەکانی هاوڕێمەهدی ئازادی ڕێکخراوبوون نییە. بەچی دیسەمێنین کە ئازادی ڕێکخراوبوون نییە؟ ئەوە ئێمە کرێکارانی بیناسازی ڕێکخراوی خۆیان دروست کردووە، 2-3 ڕۆژە بە دوواداچوونی بۆکەن و تا ئێستا هیچ وەڵامێکیان وەرنەگرتووە، هەتا ئیجبار بوون بۆی کە کەمپینی بۆ ڕابێن. ئەمێ هەچی ڕێکخراوە کرێکاریەکانیان بەداخەوە دەسەڵات بەداخەوە بە هەموو توانایەوە هەوڵەیە بۆ پەرشبوونی کرێکاران. ڕێکخراوەکانی تەقسیم کردووە بەسەر حسابە کۆمەڵی کاسبکاران و سەندیکای کاسبکاران و لەسەر ئەساسی ئیجتیمای سیاسی، حتا ئەگەر ئیمتیازاتێکیش هەبێ بۆ کرێکاران لەسەر ئەساسی ئیجتیمای سیاسی لە ڕێگەی سەندیکای خۆیەوە ئەییا بە کرێکاران. یعنی ئەگەر ئەو کرێکاری پارتی نەبوو با بمرێ لە برسا، ئەگەر ئەو کرێکاری یەکێتی نەبوو با بمرێ لە برسا. ئەگەر سیرکەم لە ڕابردووە یعنی بێحقوقترین بەشەرەکان لە کوردستانە کرێکاران 6 ساڵ کاری تاقەت پڕوکێن، بەڵام ئەم دەسەڵاتە تەقاوتێکی پێڕەوا نابینێت. ئەڵەوە یەکێتی نییە مەیلێ، ئەوە پارتی نییە مەیلێ. ئالێرەوە لێوە سەیری ئازادی کرد. زۆر سپاس. جارێکی تر بەرز و بەڕێز بێت یادی هاوڕێ سالاری ئاسنگەر، کۆمۆنیستێکی هەڵسوڕا و خەباتکارێکی ماندوونەناسی بزوتنەوەی کۆمونیستی و کرێکاری.